لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی ڕیفراندۆم دەنگۆی کەمبوونەوە و نەمانی مادە خۆراکیەکان لە بازاڕی سۆران بڵاو بووەتەوە. لایەنە پەیوەندیدارەکانی شەو دەنگۆیانە ڕەت دەکەنەوە و دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە خۆراک و ئازوقەی زیاتر لە 6 مانگ لە کۆگاکانی سۆراندا هەیە. دەشڵێن هەردوو کاندار و بازرگانێک خۆراک و ئازوقە بشارێتەوە یاخود گرانی بکات سزا دەدرێت. بەنسبەت نرخەکان بە شێوەیەکی گشتی دەتوانم 100% دڵنیایی بدەم هاوڵاتیان کە هیچ کێشەیەک نیە. ئێوە خۆشتانوەکو دەستگاکانی ڕاگەاندن دەتوانن بچنە بازاڕ لە هاوڵاتیان لە دوکاندارەکان لە جملە فرۆشیەکان پرسیار بکەن. پێمان ڕاگەاندن کە بە هیچ شێوەیەک نابێتن نرخ دەستکاری بکرێت و گران بکرێت و هەر کەسێک سەرپێچیش بکاتن بە توندی سزای دەدەن. بازرگان و فرۆشیارانی سۆرانیش هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە لەوەی ڕەوشی بازار ئاساییە. بە پێچەوانەوە نرخی هەندێک مەوادی خۆراکی دابەزیوە. ئەوەشی باز دەکرێت سەبارەت بە مەترسی هیچ بنەمای نییە و پرۆپاگەندەی کەسانی هەڵپەرست و قۆڕەخکارە. من خەڵکی دڵنیا دەکەمەوە تا ئەو لەحزەی 1 سنت ئەشیا گران نەبووە با هیچ خۆیان تەنگاو نەکەن بڵێن ئەشیا گران بووە و ئەشیای بکردن و خەزنکەن و بەو گەرمای ئەشیای مەکردن خەزن مەکەن دوایە تێک دەچێتن. بە پێچەوانەوەش زۆر شت ئێستا لە دابەزینە و داش بەزیە. بۆ نمونە شەکر تقریبان مانگێک بەر لە ئێستا بە 41,000 لە بازارەکان دەفرۆشرا 50 کیلۆیی. ئێستا کە شەکر بە 36,000 لە بازارەکان دەفرۆشرێتن، یعنی 5,000 دابەزیە. بە پێچەوانەوەی خەڵک دەرێ گران بووە. وەکو شوفێرێک بار هەڵگرێک کە باری گوازمەوە بۆ ناوچەکانی کوردستان و زاخۆ و سلێمانی بە هیچ نەوعەک بار گران نەبووە، ئەشیا گران نەبووە. ئەو دیعاە هەمووی ڕاست نییە. وەڵی تا حەدەکی خەڵک بەرێکمەک ئەرزاقی کردووە خەڵک هوردەوە لە دەکڕ بەس وەکو سعر گران نەبوو، سعر هەر وەک خۆیتی بەس بەڕاستی پارەش نییە ئەوڕۆ لە بازاری ئەوڕۆدا. من وەکووە چیلێک لەناو بازاری سۆراندا ئەشیا تەوزعەکەم ئەشیاکان سعرەکانی هەر وەک خۆیە هیچ نەگۆڕاوە. هیچ باوەڕ کە ئەشیاکان لەوانەیە داببەزی سعرەکانیان نەک هەسابێ. ڕەوشی سیاسی و ئابووری ناجێگیری هەرێمی کوردستان و ماندوێتی خەڵک لە ڕووی دەرونیەوە وای کردووە بە ئاسانترین شێوە بتوانرێ هەڵومەرجی بازارەکان و ژیانی ئاسایی ڕۆژانە بشێوێنرێ. بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن ئۆباڵی ئەم دۆخە لە ئەستۆی دەسەڵاتدارانی هەرێمە کە دوای 26 ساڵ حکومڕانی نەیانتوانیوە متمانە لای هاوڵاتیان دروست بکەن و ڕێو شوێن بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان دابنێن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.